وەک دەزانن ساڵانە لە مانگی سپتەمبەردا کۆمپانیای ئەپڵ نەوەی نوێی بەرهەمەکانی بە بازار دەکات لە تەواوی جیهاندا. ئێستاش لە کوردستان و لە عێراق کاتی بە بازارکردنی بەرهەمە نوێیەکان و نەوەی نوێی ئایفۆنی 15 و 15 پرۆماکسە. لێرە لە هەرێمی کوردستان ئێستا مۆبایلەکە بەردەستە. ئەمێ بە بەڕێستان بڵێم کۆمەڵک تایبەتمەندی نوێ لەم ئامێرە نوێیانەی کۆمپانیای ئەپڵ خراونەتە بەردەست. گرنگترین گۆڕانکاری کە کۆمپانیای ئەپڵ لە ئامێرەکان ئەنجامی داوە بەکارهێنانی چوارچێوەی تیتانیۆمە لە ئامێرەکانیدا و هەروەها نزمترین و کەمترین بیرگەی ئامێرەکان کراون بە 256 گیگابایت و هەروەها ڕامی ئامێرەکان بەرز کراوەتەوە بۆ 8 گیگابایت کە پێشتر لە مۆدلەکانی تردا ڕامەکان 6 گیگابایت بوون و نزمترین جۆرەکانی بیرگە 64 گیگابایت و 128 گیگابایت بوون. ئەمە بە شێوەیەکی گشتی لە هەیکەلی ئامێرەکەتا ئەم گۆڕانکاریانە کراوە و خێرایی ئامێرەکە زۆر بەرز کراوەتەوە، ئەویش بەهۆی بەکارهێنانی چیپسێتی نانۆمەتری و هەروە چیپسێتی ئەیحەڤەی بەکارهێنانی چیپسێتی ئەیحەڤەی بایۆنیکی 3 نانۆمەتری کە خێرایەکی زۆر زیاتر پێشکەش دەکات لە کاتی بەکارهێنانی ئامێرەکاندا و ئەوەی سەبارەت بە کامێرایان مۆبایلە گۆڕانکاری تیاکراوە بەرز کراوەتەوە بۆ 5x واتە توانای 50 جار نزیکردنەوەی وێنەکانی هەیە. کۆمپانیای ئەپڵ پێشتر لە ئامێرەکانی پێشتردا ستیلی بەکارهێنا، ئەمە بۆ یەکەمین جارەکان گۆڕانکاری کردو، ئەمیش بووە بە هۆکاری کەمکردنەوەی کێشی ئامێرەکە لە 90 کۆی کێشی ئایفۆنی 14 پرۆماکس ماوەتەوە و هەروە بە ڕەنگەکانی تیتانیۆمی سروشتی ڕەش و سپی و شین بەردەستن.